کێشەکان بەردەوامە وڵاتیان هەر لە بەردەم مەکۆی گۆڕانن و ئێستا ئاڵای دزستنەوەی گۆڕان لەسەر مەکۆی گۆڕان داخرا هێنایەنە خوارەوە بەڵام هێزێکی زۆری ئەمنی لە هەر بەردەوام خستنەوەی ئەو هەوڵاتیانە. بەڵێ ئومێد بەڵێ ئومێد قەبارەی ئەو کەسانەی کە لە ئێستا لە بەردەم بارەگەکەدان چەندە؟ ئەی خۆپشاندانە چەند کەس دەبن؟ زیاتر لە 100 کەسە دیارە وەک زیاتر لە کاتژمێرێکە لە دووری بارەگەکە بوو. ئەو پرسیارە بۆیە دەکەم دەبوو بە وێنە لەگەڵماندابی بەڵام بە تەلەفۆن دیارە ینی کێشەیەک هەیە کە لە نزیک بارەگەکە نەتوانی ڕاستەوخۆ لەگەڵمانابی؟ بەڵێ دیارە کێشەکە ئەوێ بەشێک لەو کەسانەی ئەو هاوڵاتیانە سەگدارن و ئێمە ناتوانین وێنەکان بگوازنەوە کێشەکەشمان لە ئەو ئامێرانەی کە بۆ بەهۆی گواستنەوە ئێستا شەبەکەی فاستنگ کێشەی هەیە ئێستا لێرەکانە ئێمە کاتژمێردا ڕاستەوخۆ قسەمان کرد کێشەی لەو بەدەستا لەو منتیقەیە کێشەی هەیە شەبەکەی نایدی و ئێستا هێزێکی هێزگار زۆر لە بەردەم بارەگاکەیە بەڵام هاوڵاتیەکان و خۆپشاندارەکە تەنها 10 مەتر تا 15 مەتر لە بارەگا دوورە. کێ لە ناو بارەگاکەی بزوتنەوەی گۆڕاندایە؟ پێشتر بەرپرسی مەکۆی بزوتنەوەی گۆڕان و چەند پاسەوانێک بوون بەڵام ئێستا هیچ کەسیان لەوێ نادیترێن. بەڵێ ئومێد دێمە وڵات.